بەڵێ دڵ بە خوێن ئێوارت باش دیارە بڕیاری قەدەغەکردنی تۆڕی میدیای ڕوودا و لەلایەن کانتۆنی جزیرەوە لە ڕۆژاوای کوردستان کاردانەوەی خۆی هەبووە و لە نێو ئاوارەکانیشدا دیارە ئەوەندەی کە ئێمە ئێستا قسەمان لەگەڵ کردبێتن دیارە هەندێکیان ئێستا هەواڵەکەیان بیستووە بە شێوەیەکی سەرنجڕاکێ ژوا بوو لایەن لەبەرەوەی کە پێیان ناخۆش بوو. ئێمە بەردەوام وەک تۆڕی میدیای ڕوودا و کە سەردانی نێو ئەم کەمپەمان کردووە بەردەوام ئەوان دیارە جیاواز لە تەلەڤیزیۆنەکانی دیکەی باشووری کوردستان لەبەرەوەی کە ڕوودا و نەشری تایبەت بە هەواڵ و زانیاری هەیە لەسەر ڕۆژاوای کوردستان ئەوان بگرە ڕەنگە لە 80% ئاوارەکانی نێو ئەم کەمپا سێری هەواڵەکانی ڕۆژاوای کوردستان بکەن و ئەوەش بێگومان کاریگەری لەسەر ئەوان دەبێت کە ئەگەر بێت و هەواڵەکانی ڕۆژاوای کوردستان لە ڕۆژاوای کوردستانەوە نەبیستن. من نامەوێت خۆم زۆر قسە بکەم دەچمە لای هەندێک لەو ئاوارانە حەزەکەم لە بەڕێوەبەری ئەنجومەنی کەمپەکەوە یاخود ئەنجومەنی کەمپەکە کە لێرە ئەوەیە حەزەکەم پرسیاری ئەوە لە تۆ بکەم ئێوە تا چەند لە ڕوودا و ڕازین لە کارەکانی ڕوودا و ڕازین لەوەی کە بەردەوام سەردانی ئەوەی کردووە لە کەمپی باریکە بەری هەموو تشتی ئەم سپاسیا قەناتارەوە بە ڕۆداو دەکەن گۆ گەیش ئێمە دەگەهێنێ ملەت ئێمە چل ڕۆژاوا چل باشوور چل باکوور چل ڕۆژهەلات و ئەمڕۆ ما خەبارێک حەز کرد ئەخبارەدا ئەنو ڕۆدا و ڕۆژاوا مەنعکردنا هیڤیا ماش برادەرێمە هەیە گۆ vê قەرارێ یعنی ڤەگەڕێن ڕۆدا و دیسە کارێ خوا برێک و پێک بکێ بالأخص ئەم کە کوردێ ڕۆژاوا لەوێ درێ یعنی ڕۆدا و بێ وەلا کیژە ئیزاعا کوردی بێ کێشامە لەگەل ئەی تەلڤیزیۆن نینە ئەم خەبەرێ خوش ڕۆدا و دەستێنن KNN دەستێنن گەلێ کوردستان دەستێنن یعنی ئەم دخوازن گۆ ئەف تەلڤیزیۆنێ ما حڕ بن ئۆریانت نەمشکلەیە بەرەمەنا بکەن تاوێژێ گەلێ کورد ئەمە ڕۆدا و ئیرۆ تەلڤیزیۆنەکە کوردیە ملەتێوێ هەیە جمهورێوێ هەیە ئەم دخوازن گۆ ڕۆدا و کارێ خواد ڕۆژاوادا ڕابێ و مەنع نەبێ. چۆن دەڕوانیتە سنووردارکردنی کاری میدیایی لە ڕۆژاوای کوردستان؟ ئەس گەلێکی سەرانی مشکلە ئەس بەرناکەم. مەبەستمەوەیە کە ئێستا ڕوودا و یاخود هەر دەستگایەکی دیکەی میدیایی کە لە ڕۆژ ئاوا ڕێگری لێ دەکرێت واتە سنووری بۆ دادەنرێت ئێوە قسەتان چییە لەسەر ئەمە؟ بخۆدێ ئیزاعا ڕۆدا و ینی ملەتێ کورد بشکل عام نەبەس لە ڕۆژاوا مەیزەت کرد لە ڕۆدا و یعنی هەر چاپارچەی کوردستان ئیرۆ ئیزاعا ڕۆدا و دەما خۆستاندیە و ینی هێلای گەلکی فەرەح بوویە نەبەس لە ڕۆژاوا و حتا لە ئەوروپا و ئەمریکاژی کێ کوردێمە لێ مەیزەت بکەن. سوپاس من حەز دەکەم گەنجێکی دیکە قسە بکا بۆمان بەڕێستان قسەتان چییە لەسەر سنووردارکردنی کاری میدیایی لە ڕۆژاوای کوردستان؟ ئەسپاستیەتکەم بۆ قەناتا ڕوودا و قەناتا ڕوودا و ئەوە قەناتێکی زۆر عالەمیە جوانە ئەوە بۆ ناهێڵن قەناتی ڕوودا و هەرێ بۆ مڵەت ئێمە بۆ عەرەبەکان چن ئەوە قەناتی ڕوودا و عالەمیە نەبەس لێرایە ئەوە هەموو ئەوروپا قەناتی ڕوودا و زۆر چاکە بۆ ناهێڵن ئەوە هەرێن ئەم هێویتکن ئەو حکوومەتێ ئەو دەرباسی بن قەناتی ڕوودا و زۆر چاکە ئەوە مشکلە نییە دەرباسی بێ هەر هیچی نییە. تۆکو خۆت ئەگەر تۆ کارێکت بەدەست وایە لە ڕۆژاوای کوردستان چیتە کرد بۆ ئەوە؟ واللهی نازانم چی قسە چی بوو. مەبەستمەوەیە ئەگەر تۆ کەسێک بوویتایە کارێکت بەدەستەوە بواە چی دەکرد ینی ڕێگریت لەوە دەکرد کە کاری میدیایی بەو شێوەیە سانسۆری لەسەر بێ؟ بەڵێ کاری دکەم مشکلە نییە. ڕەنگە تێ نەگەیشتبی لە پرسیارەکەم بارحاڵ بەڕێستان چیتان هەیە لەسەرەوە؟ سپاسیاکە قەناتا ڕوودا و دکەم یعنی بۆ چێ ملەتی مێ ڕۆژاوا ناهێ لە قەناتا ڕوودا و هەرێ قەناتا ڕوودا و قەناتێکە عالەمی يعني أخبارية جوي ديبين يعني أكثر شيء من القناة رودا وتحسينين نقناة رودا وبينينا قالك ملتم إيه فيدي القناة رودا وتحسيني يعني أكثر شيء أخبارية مش قناة رودا وتخوازن يعني نقناة رودا يعني قناة نامز قناة رودا وقالك سباسياتكم قناتك عالمية. زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ دڵ بە خوێن دیارە زۆر جار کاتێک سەردانی ئەم کەمپانە دەکەی ڕەنگە هەندێک جار کێشەی زمانت هەبێت لەوەی کە ڕەنگە لێکتێ نەگەشتێکی بچووکە بێت لە نێوان ئێمە باش فێم ناکە خۆست زۆرانی دەنگکێ لێ باش نەش پرسە تە فێم کردنە تشتێک نابێ بە هەر حاڵ لە گەلێک سپاس ڕۆژان